هاتوون بنزینە عێراقەکە وەربگرن کە نرخەکەی کەمترین نرخە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە 690 دینار دەدرێت بە شۆفێران. لە قەزای چەمچەماڵ تەنها لە وێزگەی هەڵۆ ئەم بنزینە دەدرێت بە هاوڵاتیان و لە ڕۆژانی داهاتووشدا دەگوازرێتەوە بۆ وێزگەیەکی دیکەی و سنوورە بە شێوەی تیر و پشک. حوتەن کەرگەیشتۆتە سنووری چەمچەماڵ. ئەم بنزینە بنزینێکی کوالێتی بەرزە، کوالێتی باشە. ئەتوانم بڵێم لە محەسەن و لە بین محەسەن و سوپەرەکەیە بنزینێکی چاکە. ئۆکتانی 93 و 94 ئۆکتانێکی بەرزی هەیە و چاکە و تا ئێستا ئەو بنزینەی چەند ڕۆژێکە دابەشەکرێ لەم سنوورێ زیاتر لە مانجێکە دابەشەکرێ ئەم حوتەنکەرە تا ئێستا کەس نەسکاڵای لێبووە نەگلەی لە جۆری کوالێتیەکەی بووە. هاوڵاتیان دابشکردنی بنزین بە 690 دینار وەک هەنگاوێکی گرنگ بۆ دەربازبوون لە قەیرانی بنزین ناودەبەن و داوای زیادکردنی بنزینە عێراقیەکە دەکەن. هاوڵاتی بۆ ئیسپادەی لێکا بۆ خاتن بۆ هەموو کاسبکاران و بۆ هەموو توێژەکان باش شتێ باش خراونێ هەتا کەمترێ باشترە بۆ خەڵکیش مەعیشە کاتە ئیشەکرێتەوەی خەڵکە جوورە حرەکەی تێکەوە ئێستا خەڵک تەکسیش بێ تەکسیەک فەقیرە بە 800 لە شو دەیە بە 690 هەر باشە خراپ نییە بەڵام ئەگە گرانتر بێ لە شۆ دەیدێنە بۆی دەینایانێ باشترە چونکە وەڵایی چوار ڕۆژەیە دیارێکم دەست نەکەوتووە ئەوەی تێ یەکەم بای بنزینەکەی هیچترم دەست ناکەوێت ڕاستی 690 ئەی تەبعاً تەئسیرەکە تۆ لەکێو 800 لەکێو 825 لەکێو 690 لەکێوە نییە تەئسیرەکە. بنزینی عێراقی لە 8 قەزا و ناحیەی پارێزگای سلێمانی بە نرخی 690 دینار بۆ هەر لترێک دابەش دەکرێت. قەزا و ناحیەکانیش بریتین لە کەلار و چەمچەماڵ و بازیان و چوارتا و پێنجێن و شارەزور و ڕانیە و قەڵاتزێ. کارۆن محەممەد کورساد نیوز قەزای چەمچەماڵ.